سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێشنیمەڕۆی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کرماشان کۆبوونەوەی دانیشتوانی گوندی ئاغدەڕێی تیکاب لە بەردەم فەرمانگەی حکوومەتیەکان ناڕزایەتی هاوڵاتیانی خەڵکی دیواندەرە لە ئاسکەمی ئاو ڕێگری هێزە ئەمنیەکان لە کۆبوونەوەی دادخوازان لە گۆڕستانی بۆکان ئەشکەنجە و لێدانی بنەماڵەیەک لە سنووری هەنگەژاڵی بانە هێرشی هێزەکانی شارەداری سنە بۆ سەر دەستفرۆشان و دەست بەسەرکردنی هونەرمەندێک لەلایەن هێزەکانی ڕژیم لە ورمێ درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کرماشان ڕۆژی دووشەمە نۆی مانگی گەلاوێژ خانشینکراوانی مخابرات لە کرماشان هاوکات لەگەڵ خانشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان مەشهەد ئەردەبیل ئیسفەهان ڕەشت شیراز شاری کورد و ئەهواز دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە خانشینکراوانی ناڕازی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. کۆبوونەوەی دانیشتوانی گوندی ئاغدەڕێی تیکاب لە بەردەم فەرمانگا حکوومەتیەکان ڕۆژی دووشەمە نۆی گەلاوێژ و یەک ڕۆژ بەدوای هێرشی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر دانیشتوانی گوندی ئاغدەڕێی تیکاب و دەست بەسەرکردنی دەیان کەس خەڵکی ئەو ناوچەیە با مەبەستی بەدواداچوون بۆ چارەنووسی ئازیزانیان لە بەردەم فەرمانگە حکوومەتیەکان کۆبوونەوە بە پێی زانیاریەکان ڕۆژی یەکشەمە دانیشتوانی گوندی ئاغدەڕێی تیکاب دژ بە بێکاری و تاڵانکردنی معدەنی زێڕی ئەو ناوچە لەلایەن سوپای پاسدارانەوە ناڕۆزایەتیان دەربڕی بەڵام هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە شاری مەهابادەوە بۆ سەرکوتیان چوون و نزیکەی بە 10 کەس بە تەقەی ڕاستەوخۆ بریندار بوون و هەروەها نزیکەی بە 50 کەس دەست بەسەر و بۆ شوێنێکی نادریار گوازرانەوە کە ناسناوی 30 کەسیان باس کراوە و شوێنی ڕاگیرانیان نادیارە. ناڕزایەتی هاوڵاتیانی خەڵکی دیواندەرە لە ئاسکەمی ئاو ڕۆژی دووشەمە نۆی مانگی گەلاوێژ دانیشتوانی شاری دیواندەرە لە ئاسکەمی ئاو ناڕزایەتیان دەربڕی لە دەستپێکی وەرزی هاوینی ئەو ساڵەوە کێشەی پچڕانی ئاو لە شاری دیواندەرە بۆتە هۆی کێشە و گرفتێکی زۆر بۆ هاوڵاتیانی ئەو شارە. هاوڵاتیانی دیواندەرە دەڵێن لە کاتێکدا بەنداوی سیازاخ لە 5 کیلومتری شاری دیواندەرە هەڵکەوتووە و سەرچاوی ئاوی زۆر شوێنی ترە کەم تەرخەمی بەرپرسان و بایەغنەدانی کێشەی بۆ خەڵک ساز کردووە. ڕێگری هێزە ئەمنیەکان لە کۆبوونەوەی دادخوازان لە گۆڕستانی بۆکان ڕۆژی دووشەمە نۆی مانگی گەلاوێژ بنەماڵەی هەمیشە زیندوو محەممەد حەسەنزادە هاوکار لەگەڵ خەڵکی ئازادی خواست ویستیان ڕۆژی لەدایکبوونی ئەو گیان بەختووە لەسەر مەزارەکەی جێژن بگرن بەڵام هێزە ئەمنیەتیەکان ڕێگەیان نەدا. ڕۆژی دووشەمە ڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە بوو بەڵام هێزەکانی حکوومەت دەواازەی سەرەکی گۆڕستانی ئەو شارەیان داخست و ڕێگەیان نەداکە بنەماڵە و خەڵکی ڕاپەڕیوی بۆکان بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمی لەدایکبوونی ئەو هەمیشە زیندووە لەسەر گوڵکۆکەی ئامادە بن. محەممەد حەسەنزادە ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 هاوکار لەگەڵ ئاخێزی جەماوەری شاری بۆکان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە حکوومەتیەکان گیانی بەخت کرد. ئەشکەنجە و لێدانی بنەماڵەیەک لە سنووری هەنگەژاڵی بانە ڕۆژی دووشەمە نۆی گەلاوێژ بنەماڵەیەک کە لە باشووری کوردستانەوە دەیانویست دەربازی سنووری هەنگەژاڵی بانە بن لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ئەشکەنجە و ئازادران بەپێی ئەو گرتە ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هێزەکانی حکوومەت بە لێدان و ئازاد ڕێگەیان لە دەربازبوونی بنەماڵەیەک بۆ ناو خاکی ئێران کرد. شانی باساکە هێزەکانی حکوومەت لە پێش چاوی منداڵی ئەو بنەماڵە باوکیان ئازارداوە و هیچ زانیاریەکی ورد لەسەر چارەنووسیان لە بەردەستان نییە. هێرشی هێزەکانی شارەداری سنە بۆ سەر دەستفرۆشان بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە هەشتی مانگی گەلاوێژ هێزەکانی شارەداری و مامورانی ئینتزامی هێرشیان کرد سەر دەستفرۆشانی یەکێک لە شەقامەکانی سنە و کەلوپەلەکانیان زەوت کرد. ئەوتەی سەرچاوە خۆجەیەکان ماوەی چەند ڕۆژە شارەداری بە هاوکاری هێز ئینتزامیەکانی سنە هەرجار و لە یەکێک لە گەڕک و شەقامەکانی شار هێرش دەکەنە سەر دەستفرۆشان و وێڕای لێدان و ئازار کەلوپەلەکانیان بەسەر شەقامدا بڵاوەکەنەوە لەگەڵ شەپۆلی گرانی و هەڵاوسان لە ئێران
شارەداری و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم ڕێگری لە کەسابەتی خەڵک دەگرن و ئەو کردەوە کاردانەوەی توندی خەڵکی لێکەوتوەتەوە. دەستبەسەرکردنی هونەرمەندێک لەلایەن هێزەکانی ڕژیم لە ورمێ. ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی هەشتی گەلاوێر حوسێن چووکەڵی تەمەن 28 ساڵ و خەڵکی گوندی داشدورگەی نەغەدە لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی لە ورمێ دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان ئەم نیگارکێشە و دیزاینەرە لە قوتابخانەیەک لە شاری ورمێ سەرقەڵی پەروەردەی هونەری بووە کە بەبێ هیچ بەڵگەیەکی یاسایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. ژانی باسا کە زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستان نییە. ڕێگریکردنی ناوەندە قەزاییەکانی ڕژیم لە ئازادی نازیلا مەعروفیان. بە پێی راپۆرتەکان خانەی دادی زیندانی ئێڤین بەیان نازیلا مەعروفیان ڕاگەیاندووە کە ئەگەر ڕزگار بێت و لە دەرەوەی زیندان بێت مەترسی بۆ سەر ئاسایشی وڵات ساز دەکات. نازیلا مەعروفیان ڕۆژنامەنووسی خەڵکی سەقز و دانیشتووی تاران بە بۆنەی قبول نەکردنی حیجابی زۆرە ملەی حکوومەت لە مافی چاوپێکەوتن و پەیوەندی لەگەڵ بنەماڵەی بێبەش و لەگەڵ ئازادبوونی بەدانانی بارمتە دژایەتی کراوە. ناوبرا و پاژوتوێژ لەگەڵ باوکی ژینە ئەمینی لە ساڵی ڕابردوو لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەر و دوجار بە دانانی بارمتە ئازاد کرابوو. ماوەیەک لەمەوبەر ناوبراو لە ئەکاونتی خۆی دژایەتی لەگەڵ حیجابی زۆرم لێ کرد. هەر بەو هۆیەوە بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەت دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگرێزرا. ئازادی کاتی دوو چالاکی کرێکاری لە گرتوخانەی ئیطلاعاتی سنا. ڕۆژی دووشەمە نۆی گەلاوێژی 1402 هەتاوی ڕێبوار عەبدوڵاهی و سدیق ڕەیحانی دوو چالاکی کرێکاری خەڵکی سنا لە گرتوخانەی ئیطلاعاتی ئەو شارە ئازاد کران. بە پێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز دوو چالاکی کرێکاری خەڵکی سنا بە ناوەکانی ڕێبوار عەبدوڵاهی بە دانانی بارمتەی 500 میلیۆن تمەنی و سدیق ڕێحانی بە دانانی بارمتەی 300 میلیۆن تمەنی پاش 20 ڕۆژ بەندکران لە گرتوخانەی ئیطلاعاتی ئەو شارە بە شێوەی کاتی ئازادکران. گیان لە دەستانی سوختبەرێکی لاو لە سپی ئاوێی بەلوچستان. بەیانی ڕۆژی دووشەمە نۆی گەلاوێ سوختبەرێکی بەلوچ بە ناوی حەبیبوڵڵا بەراهۆیی تەمەن 20 ساڵ بەهۆی ڕووداوی هاتۆچۆ لە ناوچەی سپی ئاوێ بەلوچستان گیانی لە دەستا. بە پێی راپۆرتەکان حەبیبوڵڵا بەراهۆیی خەڵکی ناوچەی بۆرجێکی سەر بە شارستانی نێهبەندانە و ئۆتۆمبیلەکەی لە ناوچەی سپیاوێ تووشی ڕووداوی هاتوچۆ بووە. ئۆتۆمبیلی ناوبرا و پاش ئەو ڕووداوە ئاگری گرتووە و شۆفرەکەی لە نێو ئاگردا سوتاوە. جێگە ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هاتنی لافاو لە پارێزگای سیستان و بەلوچستان لانی کەم 20 سوختبەر گیانیان لە دەستاوە. و دوایین هەواڵ برینداربوونی سێ هاوڵاتی لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی یەکشەمە هەشتی گەلاوێژ تۆپخانەکانی تورکیا ناوچەی شەهبایان لە ڕۆژاوای کوردستان بۆردەمان کردو و بەهۆیەوە سێ کەس بریندار و زیانێکی زۆر بەرماڵ و حاڵی هاوڵاتیان گەیشت. بە پێی راپۆرتەکان ئەرتشی تورکیا لە ڕێگەی تۆپخانە و پابادی هێرشی کردوتە سەر ناوەندی شاری تەلتەمەر لە ناوچەی شەهبە و بەهۆیەوە سێ کەس بە سەختی بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا هێز ئیسلامگرایەکانی سەر بە دەوڵەتی تورکیا لە شاری عەفرین دوو کەس بە ناوەکانی هاوین یوسف تەمەن 16 ساڵ و مەریەم یوسف تەمەن 24 ساڵیان ڕەفاندووە. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەشکرا کاتوساتێکی خۆش بۆ هەموو لای.